بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقیبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانبرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکات یا رب العالمین. برایانی بەڕێز گەیشتینە فەقەرەی دەفەرمێ والخەیر والشەڕ مقدران على العباد. طبعاًەوە لە دەرسەکانی ڕابرد و خوێنمان لە بابی قەدەر کە دەفەرمێ وتؤمن بالقدر خيره وشره. خوای گەورە تەبارەک و تەعالا ئەوە پەیوەستە بە علمی ئەزەلی خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا. خوای گەورە پێشەوەی کە مەخلوقات خەڵق کاتن، ئینسانەکان خەڵق کە، پێشەوەی کە خەڵقیان کە خوای گەورە تەبارەک و تەعالا بە علمی خۆی دەزانی چێ لەوانە ڕێگای هیدایەت دەگریت و ڕێگای ضەلالەت دەگریتن، چێ موسڵمان دەبێت و چێ کافر دەبێت، چێ پەیامی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەڵام دەدات و چێ پشت لە پەیامی خوای پەروەردگار دەکات. یەکشت زۆر گرینگە بیزانن لە بابی قەدەردا، لە بابی ئەوەی کە دەفەرمی والخەیر والشەڕ مقدران على العباد. یعنی خوای گەورە لەسەر ئەو ئەساسەی محاسبەی عەبدەکانی خۆی ناکاتن، ئاگاتان لەوەی هەبێتن، لەسەرەوەی کە علمی ئەزەلی خۆی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەزانێ ئەوانە چێ بەرەو بەهەشتە و چێ بەرەو دۆزەخە، بەوەندەیان لێ نەگەڕاوە بڵێ چونکە هەر واش دەردەچیتن یەک خاڵ بە ملیم لەوەی کە خوای گەورە تەبارەک و تەعالا علمی پێیەتی و دەزانیتن گۆڕانکاری بەسەردا نایەتن. بەڵام لەسەر ئەو ئەساسی هەڵەستاوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا حەشر و حیساب و محاسبەی خەڵکی بکاتن. ئەها بۆ خۆی دەفەرمی وما كنا معذبین حتى نبعث رسولا. ئەوە زۆر گرنگە بیزانی. یعنی چ شتێک کە بڕیار لەسەر چارەنووسی ئێمە دەداتن هەڵبژاردنەکانی خۆمانن کە ئیختیاریە. بەڵام خوای گەورە تەبارەک و تەعالا وەکو علمی غەیبی خۆی، وەکو ئاشنابوونی بە عەبد و بەندەکانی خۆی دەزانێتن فڵانکە عەبدەی چی هەڵدەبژێریتن و فڵانکە عەبدەی چی هەڵدەبژێریتن، فڵانکە عەبدەی بە چ ڕێیەکدا دەڕوە، فڵانکە عەبدەی بە چ ڕێیەکدا دەڕواتن. یعنی گە تەماشەکەن، تەشبیه نەبێتن بە ئینسانەکان. کابرایەک پارچەمەڕێکی هەیە، ئەو پارچەمەڕە بە تەنەشت زەڕێکی دادەباتن. تەماشە دەکەی هەندێک مەڕ زۆر عاقڵن، ئەسڵەن بەلای داناڕۆن، چونکە جارێک دوو جار ڕێگری لێ کردوون، جارێک دوو جار ڕێگری لێ کردوون، بەڵام مەڕی واش هەیە یعنێگەری دەکونی دەرزەیدا بۆ هەڵکەویتن سەڕێ دەکاتن، خۆدایەتە ناو گەنمەیان زۆی لێی دەدا، شوانەکە دەری دەکات، تەماشە دەکات شوانەکە غافڵ بە خۆدایەتەوە ناو زەڕەکەی جارێکی دیکە. ئینسانیش ئاوالەیە. هەندێک ئینسان تەماشە دەکەی کە ڕێی هیدایەتیان گرتووە، زۆر بە چاک و بە باشی ئەوەی کە چاکەیە ئەنجامی دەدەن، ئەوەی کە خراپەیە خۆی لێ دەپارێزن. ئیواشەیە موسڵمانیشە، موسڵمانە، بەڵام دەکونی دەرزەیدا بۆ هەڵکەوی خراپەی دەکات، لە کونی دەرزێدا بۆ هەڵکەوی خراپەی دەکات. خۆی لە نەزەر ناپارێزی، خۆی لە حەرام ناپارێزی، کوڕە خۆی لە دزیە ناپارێزی، خۆی لە مەشروب ناپارێزی، هەرچی کە خراپێ دەیکات. ئیمانداریش، بەڵام ئیمانەکەی ئەوەندە لاواز کردووە، ئەوەندە بێتاقەت بۆ ئیمانەکەی تاقەتی نەماوە کە بەرگری لێ بکاتن لەو گوناه و تاوانانەی کە دێنە سەڕووی. خۆی چ شتێکەوە لە ئینسان دەکاتن ئەو شوبوهات و شەهەواتە بەسەری دازاڵ بێ، بە تایبەتی شەهەوات لاوازی ئیمانە.
ئینسان ئەگەر ئیمانی تۆکمە بوو، ئیمانی بە قووەت بوو، ئیمانەکە دەبێتە سەدێکی مەنیع، دەبێتە سەدێکی پۆڵاین. ئەوجا نەک هەست بە ئازار بکەی کە گوناه و تاوان ناکەی، هەست بە تام و چێژ و لەزەت دەکەی کە نایکەی. ئەوە زۆر گرینگە برا بە ڕێزەکانی خۆم. کەواتە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە یعنی هەر شتێک کە خوا نایدا نابێتن. کەواتە یەک شت زۆر گرینگە، ئەوانەی کە بەهرەمەند بوون، ئەوانەی کە هیدایەت دراون، ئەوانەی کە لەسەر ڕێی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام با سوزدەی شکر ببن، با بڵێن خوایە دەبێ ئەمن چ سیفەتێکی چاکم تێدا بێتەوە منت هیدایەت داوم. لەبەرەوەی گەورەترین عەتا، گەورەترین بەخشش، گەورەترین ڕزق چییە؟ هیدایەتی خوایە. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوعای قونوت، لە دوعای قونوت چی دەفەرموو؟ لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت. هەر شتێک خوایە تەبارەک و تەعالە ئەتۆ بیدەی کەس ناتوانێ منعی کە، هەر شتێک کە تۆ نەیدەی کەس ناتوانێ بیداتن، هەر شتێک کە تۆ بۆمان نەکەی ناکرێ، و هەر شتێک کە تۆ بڕیاری بدەی کە نەکرێ نابیتن، هەموو دنیا لە دووبێ نابیتن. ئەوجا لە ئەو حەدیثەی قودسیشمان هەر باس کرد کە دەفەرمێ واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك، ولو اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله لك. جفت الأقلام، جفت الصحف، يعني قەڵەمەکان وشک بوونەوە و کۆتایی بەنووسینەکەی هات. برا بە ڕێزەکانی خۆم، هەموو دنیا کۆ بێتەوە بیانوێ چاکەیەکت لەگەڵ بکەن، ئەو چاکەیان پێ لەگەڵ ناکرێ، و هەموو دنیا کۆ بێتەوە بیانوێ زەرەرێکت پێ بگەینن، ناتوانن زەرەرێکت پێ بگەینن خوا تەقدیری نەکرد بێت. جا هەریەکەتان ئەوی ساوی کە گوێ لەو بەرنامەی منە، هەریەکەتان فکر لە ژیانی خۆتان بکەنەوە، بزانن چەند شت پێت خۆش بۆ کە بۆت ببێتن، وعدیان پێداوی، بڕیار بۆ بۆت بکرێ، بەڵام بربەست زۆر بوون. ئەو بربەستانە چن خوای گەورە تەقدیری نەکردووە کە بۆ تۆ بێت. بە پێچەوانەوە ئیوا بووە هەڕەشە و گوڕەشەی زۆری لێکراوە، زۆر حەق بێژ بووە، زۆر حەق گۆ بووە، سڵی نەکردوتەوە لە زاڵم مستەمکاران، بەڵام هیچ شتێکی نەهاتۆتە پێش، سجن نەکراوە، تێ هەڵ نەدراوە، سەری نەشکاوە، بریندار نەکراوە، ئیختیال نەکراوە. هۆکارەکەی چییە؟ خوای گەورە تەقدیری نەکردووە. و ئەوە لێرانە ئیکتیفا بەوەندەی دەکەم کە لە دەرسەکانی ڕابردووش و دووبارەیەک بوو بۆی. ئەو جا دەفەرمێ لە فەقەرەیەکی نوێ والاستطاعة التي يجب بها الفعل من نحو التوفيق الذي لا يجوز أن يوصف المخلوق به فهي من الفعل، وأما الاستطاعة من جهة الصحة والوسع والتمكين وسلامة الأدوات فهي قبل الفعل وبها يتعلق الخطاب، وهو كما قال تعالى لا يكلف الله نفسا إلا وسعها. برابر رزقاني خو ليرة أو تفصيلي داوته باسي استطاعة شيء استطاعة لتوانا دابون. استطاعة يعني شيء يعني لتوانا دابون، إنسان لتوانا يداها بيتا، إنسان بي بكريتا. استطاعة آيات حديث زور لسر استطاعي. خواهي پروردگار تبارك وتعالى فرمي لا يكلف الله نفسا إلا وسعها. ونيا خواهي قول التكليف يكناخات سرشان إنسانك لتوانا يدانا بيت. كواتب رابر برزكانكم هرچی که او طاعت و عبادت و خواه پرستیانی که هن لواجب و لسنت هموی لاستطاعت ایمدایا شتێکنیە کە بڵێ وەڵا خوایە من نوێژم پێ ناکرێن بەخوا لە توانای مندانیە درۆیە، شتێکنیە بڵێ بەخوا من مانجی ڕەمەزانم پێ ناگیرێ لە توانای مندانیە. هەر کاتێکی ئیستیطاعە نەما، طبعا ئیستیطاعە دوو بەشە، ئیستیطاعەیەک قبل الفعل، ئیستیطاعەیەکیش مع الفعل. ئیستیطاعەیەک پێش ئەنجامدانی کردەوەکانە، ئیستیطاعەیەکیش لەگەڵ ئەنجامدانی کردەوەکانە. ئەو ئیستیطاعەیە کە
پێش ئەنجامدانی کردەوەکان ئەو مەناڵی تەکلیفە، ئەوە ئەسڵەکەیە. هەر کاتێکی ئەو ئیستیطاعە نەبوو تەکلیفی شەرعیت لەسەر لا دەچێتن. خورتری کەمەوە ئەوەی ئیستیطاعەی پێش کردەوە چییە؟ خوای گەورە لەو ئاەتەی ڕوونی دەکاتەوە، دەفەرمێ لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 97 ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. خوای گەورە تەبارەک و تەعالە خیتابەکەی بۆ هەموو خەڵکیە. خوای گەورە حەجی فەرز کردووە لەسەر خەڵکی، بەڵام چی داناوە؟ من استطاع إليه سبيلا. استطاعەکە عولەما هاتوون شەرح و تەفسیلیان وەرگرتووە لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، ڕوح و گیانمان بە قوربانی بێتن. دەفەرمێ استطاعە چییە؟ صحة الأبدان، قالبت ساغ و سەلیم بێ، نەخۆش نەبی. ئەوجا ئیمکانیەتی مادیت هەبێ، ئەوجا ترس و بیمێک نەبێ کە ڕێگر بێ، یعنی سەلامەتی ئەو ڕێی کە پێیدا دەچی. ئەو ڕۆژ ئێستطاعەکەشتی دیکەشی بۆ زیاد بووە، دەرچوونی ناوت لە قوڕعی، ئەویش ئێستطاعەیە. ئەگەر هەر کاتێکی ئەو هۆکارانە یەکێک لەو هۆکارانە کەم بوونەوە، ئەو ولله على الناس حج البيت نامینیت، لەسەرت ناڕوە، حەزت هەر لەسەرە، بەڵام کە مردی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محاسەبەت ناکاتنە بەرەوەی کە حەجت نەکردووە، بۆ چونکە ئیستطاعەت نەبووە، نەخۆش بووی، ئەوجا قالبت ساغ بوو بەس پارەت نەبووە. چونکە فەریزەی حەج مەربوطە بە ئیمکانیاتی مادیەوە، بەشێکی ئیمکانیاتی مادی کە بەشێکی زۆر گرنگیشە تێیدا. چونکە دووکە قالبیش ساغ بێ بەس ئیمکانیاتی مادیت نەبێ، ئیستطاعەکەت تەواو نییە. نەخێر هەردووکت هەن، قالبت ساغە و مادەشت هەیە، ڕێگاکە ئەمین نییە، جەردە و خەڵکی زۆریان ڕوود کردووە و خەڵکیان کوشتەوە، قەدیم وابوو. بەڵام ئێستا لە جیاتی ئەوەی تەماشە دەکەی لە قوڕعی ناو دەرناچێ و ناوی خۆت نووسیوە، ئەوانە هەمووی ئیستطاعەنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە عیمڕانی کوڕی حەسین دەفەرمێ سەلی قائیمە، بە پاوە نوێژ بکە. طبعا ئەسڵەکە نوێژکردن دەبێ بە پێوە نوێژێ بکەی، واجبە ڕاوەستان لە نوێژێدا. ئەوجا دەفەرمێ فەئین لەم تەستەطیع، ئەگەر نەتوانی فقاعدا، ئەگەر نەتوانی نەخۆش کەوتی دانیشە. فإن لم تستطع فعلى الجنوب، يعني فعلى الجنب. ئەگەر نەتوانی بەپاوە بەدانیشتنەوە لەسەر لا پاڵکە و نوێژەکەی خۆت بکە. کەواتە نەکردنی نوێژ نییە، حەجەکە هەیە نەکردنەکەی. یەکێک لە ئەسبابی ئێستطاعە نەبێ حەجەکەت لەسەر لا دەکەوێتن بە موەقەتی، بەڵام نوێژ ئەسبابی ئیستطاعەش نەبێ بۆ تەخفیف دەبێتن. بۆ چ لێ دێ؟ تەخفیف دەبێ لە شەرتەکانی، نەک نەمێنێ بڵێ مەی کاتا چا دەبیەوە، مەی کاتا خوا شیفات دەدا. نا، شەرت و شروتەکەت بۆ تەخفیف دەبێ. دەست و نوێژ بە ئاو زەرەرت پێدەگەینی تەیەموم کە، ناتوانی ڕاوەسی دانیشە، ناتوانی دانیشی پاڵکەوە، دەستت شەلەلی لێداوە، دەستت پێ حەرەکە ناکرێ، سەرت بەدڵ بیکە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، ئەوە گوتمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیذا ئەمەرتوکم بئەمر فەئتوا منه ما استطعتم. ئەگەر ئەمرێکم پێکردن ئەوەی کە لە تواناتاندایە، ئەوەی کە لە تواناتاندایە جێبەجێکەن. یعنی جاری وا دەبینی هەمووت پێ جێبەجێ ناکرێ، بەڵام ئەوەندەی کە لە تواناتدایە ئەوە. وەکو دەفەرمێ لا تەکلیفە ئیلا بمەقدوور، ئەوەی کە لە تواناتدایە ئەوە تەکلیفە لەسەرت و بیکەی. لەبەرەوەش تەماشای شەریعەتی ئیسلامی کە ماشەڵڵا شەریعەتێکی تێر و تەواو لەگەڵ نەفسیەتی ئینسان و لەگەڵ عەسر و زەمان و لەگەڵ هەموو شتێکی دێتەوە. نەهاتوە بڵێ وەڵا ڕۆژوو بڕبەندی لێدەی
کەم و زیادی نییە بۆ هەموو خەڵکی دەیدا نەخۆشی کەیفی خۆتە برا کێشەمینە دەبێ بە ڕۆژووبی مەجالی تێدایە. نوێژ وەکو گوتم لە شەرتەکانی لە ڕوکنەکانی مەجالی تێدایە، بەڵام لە نەکردنەکەی تێدا نییە. بەس نوێژ مەجالی نەکردنی نییە. عەزیزەکانی خۆمەوەی بزانن دەنا ڕۆژوو، زەکات، حەج، ئەوانە هەرسێکی مەجالی هەیە کە نەکرێتن. فەقیر زەکاتی لەسەر نییە، ئەوە مەجالەکە بۆی ڕوکنەکەی لە کۆڵ بووەوە. حەج لەسەر فەقیری نییە، حەج لەسەر کەسێک نییە کە نەخۆش بێ، حەج لەسەر کەسێک نییە کە ناوی دەرنەچێ، ڕۆژوو لەسەر کەسێکی نەخۆش نییە هەتا خوا شیفای نەدا. ئەگەر شیفاشی هەر نەدا چ دەدا؟ کەفارەتەکەی دەداتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ ئیستیطاعە ئەوەی تریان مع الفعلی، ئەو ئیستیطاعەیە ئەوە مناطی تەکلیف نییە، ئەو پەیوەندی بە ئێمەوە نییە. ئەوە عولەما ناویان ناوە هیدایەت. هیدایەت دەبێ خوا موفقت بکا و هیدایەتت بدا و کار ئاسانیت بۆ بکە بۆ خۆشت هەوڵی بۆ بدەیت. هەوڵی تۆ لەگەڵ هیدایەتی خوای پەروەردگار یەک دەگریتەوە. بەڵام تۆ دابنیشی بڵێ با خوا هیدایەتم بدا، ئەوە بەڕاستی گاڵتەکردنە بە هیدایەتی خوا. بە کەسێکی دەڵێ کاکە جغارە حرامە تەرچیکە، دەڵێ وەڵا ناتوانم. ڕاست ناکە. شت هەیە ئینسان لە دنیا نەیتوانی. دەڵێ کاکە نوێژی بەیانی وەرە مزگەوتێ نوێژی بە زەمان بەخوا ناتوانم. لۆ ناتوانی برادی، لۆ خەڵکی دیکە دەتوانین. خۆ خەڵکی دیکە 4 لاقیان پێوە نین، 8 لاقیان پێوە نین، خۆ 5 عەقڵیان نین. چیان لە تۆ زیاترە خەڵکی دیکە؟ بۆ کە دەچی تەماشا دەکەی یەک کۆمەڵە خەڵکی دیکە پێشە هەو خەڵکە هەمووی لە تو باشترە. نا ئینسان عەزم جەزم ناکە. ئەو بۆ ئەگەر بڵێن کاکە ئەو بەیانیەی ساعات 2 لە فولکەی بە یان لە فڵانکە بازاڕی بە 500,000 دینارت دەدەینێ، وەڵاهی نیو ساعات پێشی مەوعیدەکەی دەچی لێوێن دەرێ قیت ڕادەوەستی. قەسەم بەخوا بۆ ئیشێکی دنیاییمان دەبێتن دەتوانین سەعاددا دەنێنەوە دواناکەوین پێشی هەموو خەڵکێکی دەگەی نێوێن دەرێ. باوەڕمان بە پاداشت و دەستکەوتەکەیە. ئەگەر ئینسان باوەڕی بە پاداشت و دەستکەوتەکەی لای خوای هەبوو هەوڵی بۆ دەدا، بۆی ڕادەکە، ئیستیطاعەکەی لەسەر قالب سووک دەبێتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم تەماشا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی کافران دەکاتن چ دەفەرمێ؟ دەفەرمێ وعەرەضنا جەهەنەمە یەومەئیذ للکافرین عەرضا. خوا پەنامان داتن یا رب العالمین. الذين كانت أعينهم في غطاء عن ذكري وما كانوا في غطاء عن ذكري وكانوا لا يستطيعون السمع. تماشك ذلك أجر وكانوا لا يستطيعون السمع أجر كربن إنساني كر مكلفة هتا جوي لي نبي هتا لي حالي نكينا بس لي رانا ما بستي جوي ليبوني ولا مدانوية ما بستي تيا جوي ليبوني ولا جوي لي بس ولا مناداتوا جوي لي بس ولا مناداتوا أوجا خواي قولت دفرمي الذين كانت أعينهم في غطاء عن ذكري پردەیەکیان لەسەر چاوی بوو بەرامبەر بەو مەنهەج و بەرنامەیەکەم بۆ منار بوو، نە حەقەکەیان نەدەبینی. ئیوا هەیە 100,000 بۆی بەیان کە نەگوێی لێ دەبی نەدەیبینیتن، نەچاوی حەقیقەت و ڕاستیەکان دەبینێ، نەگوێی لە حەق و ڕاستیەکان دەبێتن. کەواتە ئەو ئیستیطاعەی برا بەڕێزەکانی خۆم ئەوە هیدایەتی خوایە، تەوفیقی خوایە. کەسێک کە خوای گەورە تەبارەک و تەعالا بزانێ ئەو پیاوەش هەوڵ دەدا خۆی ماندوو دەکا، یعنی موفقی دەکا و تەوفیقی دەداتێ هەم ئیستیطاعەی پێش فعلەکەی ئەگە تێدا مەوجود بوون هەوڵی بۆ ڕەزامەندی خوایدا، خوای گەورەش تەبارەک و تەعالا ئیستیطاعە لەگەڵ فعلەکەی کە هیدایەتە و کە تەوفیقە و کە ڕێڕوونکردنەوەیە لەلایەن خوای گەورە بۆ ئەو ئینسانەی خوای گەورە بۆی سەهل دەکا. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه
وسلم.